يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، میوانانی ماڵی خوای پەروەردگار، لە وتاری جمعەی ڕابردوودا باسی ئادابی قسەکردنمان کرد و بابەتەکەمان بۆ تەواو نەبوو. وبالله التەوفیق. لە وتاری ئەم جمعەیەدا بەشی دووەم و کۆتایی ئەو بابەتە بە ناونیشانی ئادابەکانی قسەکردن عەرزی جەنابتان دەکەین. زانایەک دەفەرمێ مرۆڤ بە 2 ساڵ فێری قسەکردن دەبێ، بەڵام دەگاتە تەمەنی 50 ساڵی زۆر کەس هێشتا فێری ئادابی قسەکردن نابێ. واتە دەربڕینی وشەکان و ڕێزکردنی پیتەکان و بەیەکەوە لکاندنیان و دروستکردنی چەند ڕستەیەک ئەوە مناڵیش دەیزانێت لە 2 ساڵی بەرەو دواوە ئینسانێک ئەگەر سەلامەت بێ فێری قسەکردن دەبێ. بەڵام زۆر گرنگە ئادابی قسەکردنمان بپارێزین، بەتایبەتی کە ژیانی ئێمە هەمووی لەسەر قسەکردن دەڕوە. قسە هەر چەندیش ڕەحەق بێ، بەجێ بێ، ئەگەر بە شێوازێکی جوان و بە ئەدەبانە دەرنەبڕدرێت جێگا ناگرێ. ئەو زمانە هەروەکو سەدان و هەزاران خێری پێ ئەنجام دەدرێ، دەیان بەڵاشی پێ ئەنجام دەدرێ. بۆیە شاعیری کورد زۆر جوانی فەرمووە کە دەڵێ زمان ڕابێنە لەسەر قسەی حەق، بە ئەدەب نەوەک بە شێوازی ڕەق. ئەو پارچە گۆشتەی لە ناو دەمایە، کلیلی دەرگای خێر و بەڵایە، هەر وەکو دەرگای خێر دەکاتەوە، سەری زۆر بەڵاش هەڵدەداتەوە. وتاری ڕابردوو باسی ئەدەبی قسەکردنمان کرد لە خزمەتی خوای پەروەردگاردا. ئینسان کاتێک کە باسی پەروەردگاری دەکا، قسە لە ذاتی ئەڵڵا دەکا، ئەبێ زۆر ئاگاداری خۆی بێ. کاتێک کە تۆ باسی پەروەردگاری خۆت دەکەی، ئەبێ سنووری ئەدەبی بەندایەتی بزانی کە قسە لەگەڵ پێغەمبەری خوادا دەکەین صلی الله عليه وسلم. نابێ هەر وەکو کەسێک وەکو سەرکردەیەکی ئاسایی باسی بکەین، ئەبێ ئەدەبمان لە خزمەتی پێغەمبەرا صلی الله عليه وسلم چۆن بێ شتێکمان لەسەر باس کرد. پاشان ئەدەب و قسەکردن لە خزمەتی دایک و باوکە گەیشتینە سەر ئەم بابەتەی کە ئەمڕۆ دەچینە سەری قسەکردن و ئادابی قسەکردن لەگەڵ مناڵدا. مناڵ دیاری خوایە بۆ دایک و باوک، ئەم دیارێ پێویستە ڕێزی لێ بژیرێ. ئەگەر مناڵەکەت تەنانەت لاساریش بوو، گوێڕایەڵیش نەبوو، بەرەو لادان و ئینحراف و فکری خراپی دژ بە ئیسلامیش چوو بوو، هێشتا مافی ئەوە نییە تیر و توانجی لێ بدەی و بە قسەی ناشرین بانجی بکەی و بە هەتی و مەتی و ناوی بێنی. قورئانی پیرۆز ئاماژە بەوە دەکا کاتێک کە نوح پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ کوڕەکەی لە فکری ڕاستی تەوحید و یەکتاپەرستی لایدا، بە شوێنی کەسانێک کەوت کە دوژمنی دینی خوا بوون، دوژمنی باوکە پێغەمبەرەکەی بوون، دوژمنی بنەماڵە موسڵمانەکەی بوون. واش نوح بە کوڕەکەی ناڵێ هەی لار و لەوێر، بەڵکو پێی دەڵێ یا بونەیە ڕکەب مەعەنا، کوڕە شیرینەکەم، جگەر گۆشەکەم، خۆشەویستەکەم. یا بونەیە لە زمانی عەرەبیدا ئەو پەڕی خۆشەویستی دەربڕینی سۆزی باوکە بۆ ئەولادەکەی. ڕۆڵەی شیرینم، ئامان وەرە لەگەڵمانە سەرکەوە، وەرە کەشتی نەجاتەوە. واتە ئەگە کوڕەکەی تۆ بەرەو دنیایەکی خراپ ڕۆیشت، بەرەو هاوڵی خراپ ڕۆیشت، بەرەو فکری لادەر لە ئیسلام ڕۆیشت، هێستا ئیسلام هەر پێت دەڵێ بە کوڕە شیرینەکەم بانجی بکە. دوا قسەی ژیانت لەگەڵیدا باش شیرین بێ، بە هەر بە جوانی بانجیکەی، هەر بە ڕۆڵە جگەر گۆشەکەم، هەر خۆشەویستەکەم، چاوەکەم، ڕوحەکەم، دڵەکەم، هەر بەم شێوازە لەگەڵ کوڕە بێدینەکەشدا قسە بکە، بە ئومێدی خوا بەڵکو سوودی هەبێ. سوودی نەبوو تۆ پەیامی خۆت گەیاندووە. ئەگەر کوڕەکە ساڵح و خواناسیش بوو، ئەو جارش دەبێ حەد بە کوڕە شیرینەکەم باسی کەی. خوا لە قورئانە هەردووکیانی بۆ باس کردوین. ئەو پەڕی کوڕی خراپ کە دژی دینی خوا و باوکی پێغەمبەریەتی لەگەڵ ئەو کوڕی ساڵح و گوێڕایەڵ و موتیع تەنانەت سەری ببڕێ باوکی ئامادەیە، باسی ئیسماعیلمان بۆ دەکا. حەزەتی ئیبراهیم پێی دەفەرمێ یا بونەیە ئینی ئەڕا فی المەنام ئەنی ئەذبەحوک فانظر ماذا تەڕا. لەوێشە هەر بە کوڕە شیرینەکەم، تاقانەکەم، جگەر گۆشەکەم، خۆشەویستەکەم بانگی دەکا.
کەواتە ئەدەبی قسەکردن لەگەڵ مناڵە نابێ بە هیچ شێوەیە قسەی ڕووشێنەر و شکێنەر لەگەڵ کوڕی هەرە خراپ و لاساریش تا بەکاربێنی بە تایبەتی لەگەڵ کچە لەگەڵ مناڵێکا کە تەمەنی کەمە مناڵی بچووکت کە هێشتا باڵغ نەبووە هێشتا چاکە و خراپەی خۆی باش لەگ ناکاتەوە لە لای خۆش مکەلەف نییە خوا گوناهی لەسەر نانووسێ ئەبێ دایک و باوشی ئێمە ئاگایان لێ بێ لە دوو شوێنە ئاگال لە مناڵەکەی بێ یەک گوشەی ناشرینی پێ نەڵێ لە لای هاوتەمەنەکانی خۆی لە لای قوتابیەکانی هاوپۆلی خۆی ئەوانەی خزمەکانت لە تەمەنی ئەوان حتا بۆت بکرێ بە کاک ناوی مناڵەکەت بێنە کاکە فڵان کەس گوڵە جوانەکەم خۆشەویستەکەم بەرخەکەم دەست بە سەریا بێنە مناڵ حەز بە شانازی دەکا کە باوکو دایکی لە لای هاوتەمەنەکەی خۆی بەڕێزەوە بانگی دەکا کە دەست بە سەریا دێنە کە ماچی دەکا ئەزانی پێی دەمرێ و حتا مردن لە بیری ناچێتەوە کە لای هاوتەمەنەکەی خۆی دەیشکێنی کە دەستی پێوە دەنی کە لێی دەدەی ئەگەر دەتەوێت لێشی بدەی نابێت لە بەرچاوی ئەوان نابێت ئەگەر ناچار بووی ناچاری کردی قسەیەکی خراپیش پێ نابێت لە بەرچاوی هاوتەمەنەکانی مناڵەکانی خۆیان بێ دووەم لە لای میوانت هەرگیز باسی مناڵەکانت مەکە قەت ڕۆژگارێکی ژیانت بۆ میوانەکەتی باز مەکە جا خزم تەیان بێگانە بڵێ مناڵەکانم باش نین بڵێ زیرەک نین بڵێ خراپن بڵێ گوێڕایەڵ نین چونکە ئەو ناتوانێت هیچت بۆ بکە ئەگەر دۆستێکی ڕاستەقینە و خزمێکی خۆشەویست بێ خەفەتت پێدەخوا و مناڵەکەش زیاتر ڕقەستور دەبێ دڵش کاندمی یعنی وا دەزانێت تازە ئەم بەرەو چاکبوون ناچێڵە هەموو دنیا پێیزانی بۆیە ئاگەر لەم دوو حاڵەتە بێ لەبەر چاوی میوانت بە ئەو پەڕی ڕێزەوە بانگی مناڵەکانت بکە وتت پەرداخی ئەو بێنە بڵە شیری نەکەم چاوەکەم خۆشەویستەکەم دە پەرداخی ئەومان بۆ بێنە حتا کوڕەکەت گەورە بێ کوڕە جوانەکەم کچە باشەکەم بە قوربانت بم شەربەتێک بێنە لە لای میوانەکەت کە ئاوات پێوە دڵنیا بە گوێڕایەڵ دەبێ و زۆر ڕێزت لێ دەگرێت چونکە ئەزانێت کەسایەتێکی بەرزە بەداخەوە لە میلەتی ئێمەدا هەم لە لای هاوتەمەنەکانی خۆیان هەم زۆر جار لە لای میوانەکان دایک و باوەک ئاگایان لە ئەدەبی قسەکردن نییە کە چۆن باسی مناڵەکانیان دەکەن کە چەند کاریگەریەکی دەرونی خراپ لەسەر ئەو مناڵەدا دەنێ ئەبێ بە خۆماندا بچینەوە دووەمیان لەگەڵ هاوسەری ژیانتدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ناوی هاوسەرانی دێنا وەکو خەڵکی ئاسایی باسی نەدەکردن دەیفەرمووی یا عائش ناوەکەی کورد دەکردەوە یا حمەیڕا سوورە گیان بانگی دەکرد یا خەدیجە ئەی خەدیجە وە جوبریلە سەلامت لێ دەکا بڕۆ سەیری ئەدەبی پێغەمبەر کرد لە کاتی قسەکردنا لەگەڵ خێزانیا فەرقی هەیە لەگەڵەوەی کە باسی ئافرەتێکی بکە ژنیش دەبێ قسەی نەرم بێ ئادابی قسەکردن لەگەڵ پیاوەکەی پارێزێ بەڕێزان خاتو عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ لە خزمەت پێغەمبەرا بوو صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا فەرمووی ئەی عایشە دەزانم کەی لێم ڕازی و کەی لێم تووڕەی کەواتە پیاو هەر چەندی باشیش بێ کەس هەیە لە پێغەمبەر باشتر بێ قەت ئەوە مەحاڵاتە کەس هەیە لە پێغەمبەر بەڕێزتر بێ پاکتر بێ بە ئەخلاقتر بێ بە تەحەمولتر بێ لە مێژوودا سەخی تەبیعەتتر بێ نەخێر کەواتە ژن هەر ڕەخنەی لە پیاوەکەی دەبێت سروشتی ئەم دوانە وایە هەردووکیان جیاوازن ئللا خاتو عایشە بەو هەموو گەورەی پێغەمبەر صلی الله علیه وسلم جار هەبووە لێ عاجز بووە لە خۆی عاجزە بە مێردەکەی دەردەبڕێ پێغەمبەری خوا پێیوت دەزانم کەی لێم عاجزی و کەی لێم ڕازی وتی ئەی پێغەمبەری خوا بە چی ئازانی سەروە صلی الله علیه وسلم فەرمووی عایشە کاتێک کە لێم ڕازی زۆرت خۆش دەوم و منت بەدڵە ئەڵێی بەخوای محەممەد کە سوێن دەخۆڵێ بەو خوای کە محەممەدی کردەوە پێغەمبەر بەڵام کاتێک کە دەزانم لێم تووڕەی و عاجزی و لە دڵەوە لێم ڕەنجاوی ئەڵێی بەو خوای کە ئیبراهیمی کردەوە بە پێغەمبەر وتی ئەی پێغەمبەری خوا وەڵڵا ڕاز دەکەی لەو کاتانەدا لێت عاجزم بەڵام حەز دەکەم بەس واز لە ناوەکەت بێنم نەک بێئەدەبیت بەرامبەر بکەم ئیبراهیمیش باوە گەورەی تۆیە ئەویش پێغەمبەرە و ئەبول ئەنبیاءە کەواتە بە تایبەت لەبەر چاوی ماڵی باوانی یەکتردا هیچ کات نابێ پیاو بەرامبەر ماڵە خەزورانی زەمی خێزانی بکە و هیچ کاتێک ئافرەت هێش نابێ ڕێگە بەخۆی بدا لەبەر چاوی ماڵی باوشی هاوسەرەکەیدا زەمی هاوسەرەکەی بکە ئەوە حاڵەتێکی خەتەرە ئەم دوانە خەڵکانێکی جیاوازن ئێمە هەر یەکێک لە ئێمە چەند ئەدەبی قسەکردن و ئەتەکێتی قسەکردن بەکاردێنین بەرامبەر بە خەڵکی چەند جوانە ژن و مێرد ئەتەکێتی قسەکردنیان هەبێ بەرامبەر بە یەکتری مراعاتی شعور و هەست و نەستی یەکتر بکەن ئەو ئەدەبە هەوڵ بدەن جوانترین شێوازێکی تیا بەکاربێنن سێمیان لەگەڵ کەسانێکا کە خاوەن پێداویستی تایبەتن کەم ئەندامن لە ناو کۆمەڵگادا ئەو کەسانش هەستیان زۆر ناسک بۆتەوە ئەبێ زۆر ئاگامان لێیان بێ
کەسێک دەبینی لەسەر عەرەبانەیە کە لەو بازاڕەدا چاوت پێ دەکەوێت بەدار شەقێک دەڕوا دەستەکانی نین چاوەکانی لەدەستداون نابێ وەی شێک بکەی وەش کە گوناحە ئەو وەیشەی تۆ لە گولەیەکی کاتی خۆی خراپترە کە پێی کەوتووە بەڵکو نابێ بڵێ کاکە یارمەتی بدەن کاکە هاوکاری بکەن بڵێ لە خزمەت یابن پیاوێک هەبووە پیاوێکی دەسەڵاتدار و بەڕێز بووە هاوڕێیەکی هەبوو پیاوێکی نابینا بوو چاوەکانی لەدەستدا بوو بەڵام پیاوێکی قسە خۆش و بەڕێز بوو ئەم پیاوە دەسەڵاتدار و هەبووە زۆر حەزی بە هاودەمی ئەو پیاوە نابینایە دەکرد دۆستایەتێکی خۆشیان هەبوو ئەڵە شەوێکیان باران بوو زستان بوو وەخت ئەو کاتانە قوڕ بووە کابرای نابینا دەویست بڕواتەوە هەرچەند زەینی ڕوون بوو بەڵام بۆ ئەوی گۆلە ئاوێک تووشی نەبێ و بەهۆی بارانی لێزمەوە کە دروست بووە ئەم پیاوە تووشی عەزیەتێک بێ بە کوڕەکەی وتی یا غولام اذهب مع أبي محمد وتی کوڕەکەم هەستە لە خزمەت ئەبی محەممەدا لە خزمەت فڵان کەسا بڕۆ بۆ ماڵەوە لە خزمەت یابە دەڵێ نەیگوت وەلا یەقول خذ بيده وەرە دەستی بچێشە دەستی بگرە چونکە کەوتت دەستی بگرە یعنی بۆ خۆی نابینێ بەڵام کە لە خزمەت یا بڕۆ خزمەتکردنی کەسێک یعنی شایانی ڕێزلێنانە ئەمە ئەم پیاوە پێویستی بە تۆ نییە بەڵام تۆ لە خزمەت یابە لە خزمەت یا بڕۆ و خزمەتی بکە ئاوا بەو شێوەی ئینسان دەبێت ئاگای لە ئەدەبی قسەکردنی بێ لە کاتێکا کە لەگەڵ کەم ئەندامێکە لەگەڵ خاوەن پێداویستێکی تایبەتا قسە دەکا لەگەڵ خاوەن خەمێکە لەگەڵ خاوەنی پرسەیەکە تۆ نابێت نوکتە بجێڕیتەوە قسەی خۆش و قاقا بکەیت ئەدەبی قسەکردن نیە هەرچەند زەردەخەنە سەدەقەیە بەڵام کابرا هەموو ژیانی خەمە تۆ لەو کاتەدا قاقا لێ دەی و زەردەخەنە بچێشی ئەی خەمەکەی ئەو ئەبێت لەگەڵ سۆزیابی ئاگال لە ئەدەبی قسەکردن بێت لەو کاتەدا ئەم دڵی زۆر توندە بە کۆمەڵە قسەی جوان و ئاداب و نەسیحەتی باش نەک بە نوکتە ژێڕانەوە بەرامبەری بوەستیەوە لەگەڵ ئافرەتێکا تەلاق دراوە ماڵوێران بووە ناڕەحەت بووە ئافرەتێکی بەڕێز نابێت بچێ باسی مێردە باشەکەی و خۆشی ماڵەکەی و مناڵە ساڵحەکانی بۆ بکە خۆ ڕاستە ئەم قسانە جوانن بەڵام لەگەڵ ئەدەبی ئەوان ناگونجێ ئەو جەرگی بریندارە ئەو ماڵی کاول بووە لەگەڵ قوتابیەکە کە دەرنەچووە ئێستا دوێنێ پۆلی 12 ئامادەی و ئەوانە دەرەجایان وەرگرتەوە نۆی بنەڕەتی و 12 ئامادەیی کەسانێکی زۆر دەرنەچوون ئەبێ ئاگات لێبێ لەگەڵ ئەو کەسانەدا هەر باسی دەرەجەش مەکە ئەو خۆی دەزانێت دەرنەچووە زانیت دەرنەچووە هەر لێشی مەپرسە چۆن بووی چۆن نەبووی بۆ دەرنەچووی چونکە هەستی پێی ناخۆشە هەموو کەس هەست بە شکستێک دەکا کە لێرەوە بە کورتی ئەو پەیامە دەڵێم هەموو ئەو بەڕێزانەی کە دەرنەچوون شکستان نەهێناوە هەموو ئەوانەی لە خولی یەکەما دەرنەچوون بە ئومێدی خوا خولی دووەم دوای دوو مانگی تر لەبەردەستاندایە هێستا تۆ فرسەتێکی زێڕینن لەبەردەستایە بۆ هەستانەوە خوا نەخواستە هەر لە هیچا دەرنەچوو زانی دەوری دووەمیش دەرنەچووی هێستا تۆ شکستن نەخواردووە بەڵکو ئەوە شکست نییە بەڕێزان ئەمە کەوتن نییە دایک و باوکانی بەڕێز کە مناڵەکەتان دەرنەچوە لە 9 بیان لە 12 بێ پشتی مەشکێنن مەڵێ دەرنەچووی تەواو بووی نەخێت دەرنەچووە شکست نییە بەڵکو ئەزمونە ئەمساڵ ئەزمونێکی باشتر پەیدا دەکا ئەمساڵ زیاتر خۆی کۆ دەکاتەوە کۆمەڵک کەم و کوڕی هەبووە چاشی دەکا کۆمەڵک کەم و کوڕی هەبووە لە وەزارەتی پەروەردە و لیژنەی ئیمتیحاناتە بۆ ئومێدیەوەی حکومەتیش بەخۆی دابچێتەوە جارشکە ئەم هەڵانەمان بەسەرا تێپەڕ نەبن جارشکە ئەم دەنگویانە نەچنەوە ناو خەڵکەوە ئەمە ئێمە ئەزمونی دەکەین هەڵە ئەزمونی تاقیکردنەوەکان فعلەن تاقیکردنەوە دەرنەچوون لێی شکست خواردن نییە بەڕاستی بەدەستهێنانی ئەزمونێکی نوێیە بۆیە ئێوە دڵتەنگ مەبن ئێوە کەسێک کە دەرنەچووی خولی دووەمت بەویستی خوا لە بەردەستایە پشت بەخوا بەستە دڵنیام دەرەچی جارشکە خوا نەخواستا دەرنەچووی دیسان تۆ هەر شکستن نەخواردووە هەر تەریق مەبەوە هەر خۆت بەکەم مەزانە ناڕەحەتی دەرمەبڕە مەگریە خۆت خوا نەخواستە تووشی کارە ساتێک مەکە بە پێچەوانەوە بە گەشتبینانەوە جارشکە هەنگاو بنێ من ئەم جاران ئەزمونێکم پەیدا کرد بە هەڵەکانی خۆمدا دەچمەوە گرنگەوەی ئێوەی قوتابی بەڕێز سعی خۆتان کردووە هەوڵی خۆتان داوە تێکۆشانی خۆتان کردووە و خۆی گەورەش ئەوەندەی بەنسیب کردووە فەلاحێک ئەوەی لە سەریەتی دانەوێڵەکە دەچێنێ و بژاری دەکا و کوردی پێوە دەکا و بارانی بۆ دەبارێ لەو سەرۆگە حاصڵات باش نەبوو دەسەڵاتی تۆی تێدا نییە ڕەنبێ حکمەتێکیش لە پشتیەوە بوو بێ تۆی قوتابیش ئەو دانەوێڵت چاندووە شەو نخۆنیت کردووە هەوڵی خۆتت داوە تۆ شکست خواردوونی بە دڵنیاییەوە هیچ قوتابێکی ئێمە شکست خواردوو نییە هیچ خوێندکارێکمان نەکەوتووە کەستان نەکەوتون قۆناغێکی سڕبوونمان هەیە و جارێککە نوێ دەبینەوە جارشکە گەشت دەبینەوە جارشکە دەست پێ دەکەینەوە بەویستی خوای پەروەردگار بەڵام ئێمە ئاگامان لێیان بێ دەرنەچوو بووش مەڵێ وەڵا تازە تەواو بەخوا
ساڵشکە زەحمەتە لەوە دەوەچێت لەوە خراپتر بی هیچ کات بڵێت تۆ شکستن نەخواردووە بەویستی خوا ئەزمونێکی نوێت لە بەردەستایە هیممەتی بدەیە. چوارەمیان سەرکردە لەگەڵ میلەتە. کاتێ سەرکردە قسە دەکات دەبێت زۆر ئادابی قسەکردن بپارێزێت لەگەڵ کەسانێکە قسە دەکات کە ئەویان خستۆتە سەر کورسی دەسەڵات. ئەدەبی قسەکردنی سەرکردە لەگەڵ میلەتە زۆر گرنگە. ئینسان سەرکردەیە کە لەگەڵ سەرکردەیەکی تری سیاسیە قسە دەکات دەبێت زۆر بەلایەوە ئاسانتر بێت لەوەی خیتاب بۆ میلەتەکەی دەدا. چەند پێی خۆشە ئەتەکێتی قسەکردن و ئادابی قسەکردنی پارێزراوە بێ کاتێ بە تەلەفۆن لەگەڵ سەرۆکی وڵاتێکدا قسە دەکات ئەبێ زۆر لەوە وریاتر بێ کاتێک کە قسە لەگەڵ میلەتی خۆی دەکات. میلەتەکە هی تۆیە ئەویان میوانێکە و تێدەپەڕێ. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کاتی خۆی بە شەوانە عادەتی وابوو دەگەڕا. جا کاتی خۆی ڕەن بە مەدینە وەکو گەڕەکێکی ئێستای شاری هەولێر وابوو بێ. ئەم حەدیسە نەکەینە بەڵگە لەسەرەوەی ئەم بابەتە بڵێن دەبێت سەرکردەی وڵات بۆ خۆی کۆڵانەوە کۆڵان بگەڕێ. نەخێر ئەمە ئێستا تەنزیم دەکرێت. واتە پێویستە لەسەر وەزارەتی ناوخۆ دەستگای ئاسایش شەوانە مەفارزی هەبێ بە کۆڵانەکانە دەرچێت شار بەسەر بکاتەوە. ئەو کاتە مەدینە بچووک بووە ئیمامی عومەر بۆ خۆی و یەک دوو پاسەوانی ئەم کارەیان پێکراوە. شەوانە بەناو کۆڵانەکانە گەڕاوە وەزعی میلەتی پرسیوە بارودۆخی ئەمنی ڕەچاو کردووە. تەنانەت تاوانبارانێک ئەگەر نیازی تاوانیان هەبێ زانیان بەرپرسی وڵات بە کۆڵانەکانە دەگەڕێت جوور ئەدی تاوان ناکە. بۆیە ئەمڕۆ زەرورە هەموو شەوانە مەفرەزەکان دەرچن بە کۆڵانەکانی شارا بگەڕێن شوێنە دوورەکان و نزیکەکان بەسەر بکەنەوە بۆی کەسانێکی خراپەکار کە ئەوانەیان بینی یەک شەو تاوانبار زۆر ترسنەوەکە ناتوانێت جارشکە لەو شوێنەدا خۆی بگرێت. و ئەوەش کارێکی گەورەیە بۆتان چۆن ئیمامی عومەر ڕێز لێ گیراوە لەسەر ئەم کارەی هەموو ئەو برادەرانەی پۆلیس و ئاسایش و پێشمەرگە کە مەفرەزەیان شەوانە بە کۆڵانەکاندا دەگەڕێ و ئەمن و ئەمانی خەڵک دەپارێزێت لای خوا ئەجرتان گەورەیە. لای خواوە تەسبیحات بکەن کاکە تۆ دەتوانیت قورئان بخوێنیت دەتوانیت تەسبیحات بکەیت لە ناو سارەی تایبەتی خۆشت دابی وەکو شەو نوێژ بەویستی خوای گەورە بۆت حیسابە. بەکارێکی پیرۆزی بزانن و بە ئەرکی مەزانن. ئیمامی عومەر کە دەگەڕا بە ناو خەڵکە سەیری کرد وەک کۆمەڵە خەڵکێکی ڕێبوار ئەو شەوە گەیشتونە نزیکی مەدینە و داخڵی شار نەبوون. لە دەوروبەری مەدینەدا ئاگرێکی گەورەیان کردوتەوە بە دەوریەوە دانیشتون دیارە دنیا بەرەو پاییز و سەرمابوون ڕۆیشتووە. سڵاوی لێکردن بەڵام ئەدەبی قسەکردنی ڕەچاو کرد. فەرمووی یا ئەهلە الضەو سەلامی خواتان لەسەر بێ ئەهلی ڕۆشنایی. نەیفەرمووی یا ئەهلە النار ئەی ئەهلی ئاگرەکە کە بە دەوری ئاگرەکەدا دانیشتون. سەیری ئەم دوو شەیە چەندیان فەرقە. خۆ هەر ئاگرە ئاگری داریان کردوێتەوە بە دەوریەوەن نەیفەرموو سڵاوتان لێ بە ئێوە کەسانی لە دەوری ئاگرەکە دانیشتون. نەخێر سڵاوتان لێ بە ئێوە کەسانی لە دەوری ڕۆشناییەکە دانیشتون. چونکە ئەهلی ئاگر وەکو وشەیەکی ناڕەحەت وایە بۆ سەد دەرونی مرۆڤ وەکوەوەی جەهەنەمی بێبیر بخەیتەوە. بەڵام ڕۆشنایی و ڕووناچی هەموو کەس پێی خۆشە. بۆیە سەرکردە کە قسە لەگەڵ میلەتا دەکا ئەبێ هەستی بەرە بریندار نەکا پێی نەڵێ ئێوە بە هیلاک چوون ئێوە چیمان لێ هات لە پێناوی ئێوەدا ئێمە چیمان بۆ نەکردن. ئەبێ بڵێ ئێوە ڕۆشنایین ئێوە ئەهلی ئاگر نین ئێوە ئەهلی ڕووناچین. بە یەک قسەی سەرکردە هەڵوێستی میلەت دەگۆڕێ بەڕێزان. کاتی خۆی لە فەڕەنسا سەرکردەی وڵات بڕیاری دابوو بەهۆی تێکچوونی قەیرانی ئابووری و شکستە ئابووریەکانی وڵاتەکەوە بڕیار بدرێ بۆ ئەوەی تەوازونی ناو میلەت ڕابژیرێ ئافرەتانی دەسەڵاتدار و دەوڵەمەند قەدەغەیە لە سەریان خۆیان بە زێڕ و زی و ئەوانە بڕازێننەوە. قەدەغەکردنێکی ڕاگەیان بە عاتیفیانە و تارێکیدا هیچ ئافرەتێک مافی ئەوەی نییە زێڕ و زی و مجەوهرات بەخۆیەوە بکە. لەم کاتەدا شەقام دەنگی ناڕەزایی لێ بەرز بووە. ئافرەتان بە پێچەوانەوە ئەوەی کە خۆشی نەدەڕازاندەوە معارضی حکومەت بوو لە ڕقی حکومەت دەچوو ئەمجا بازنێکی وایە لە دەستی دەکرد گوارەیەکی وایە لە گوێی دەکرد جاران هەر حەزی لێ نەبوو ئێستا زیاتر حەزی لێ بوو. پاشا سەری سوڕما ئەو میلەتە خۆ هەموو سجن ناکرێت ئەو هەموو خەڵکە غەرامە ناکرێت ناگیرێ. ئەی پاشاش قسەکەی لە دەم دەرچووە وەزیرەکانی کۆ کردەوە وەزیرەکان وتیان قوربان ئەبێ قسەی خۆت بەریە سەر. جاری وایە بەڕێزان وەڵڵی کاربەدەستانی سەر و ئەوانەی خوار خۆی خراپترن خراپی دەکەن وتیان لێیاندا بیانگرە ئەشکەنجیاندا ناڕەحەت بوو بیکوژە ئەبێ قسەی سەرکردە هەر بچێتە سەر. جەماعەتێکی تر لیان عاقڵتر بوون وتیان نەخێر والله ئەمە بە کوشتن و بڕین و ئەتەکردنی خەڵک ناچێتە سەر. قسەکە کراوە ئەبێت چارەسەرێکی بۆ بدۆزینەوە. یەکێک لە ڕاوێژکارانی سەرکردە وتی من ڕەیەکم هەیە ملحەقێک بۆ قسەکە زیاد بکەن بڵێن بڕیاری پاشا هەر وەکو خۆیەتی
بەڵام ملحەقێک نەخوێندراوەتەوە لە کاتی بڕیارەکەدا. ملحەقەکە و پاشکۆکەش ئەوەیە ئەم بڕیارە ئەو ئافرەتانە ناگرێتەوە کە ناشرینن، کە پیر و بە ساڵا چوون. هەر ئافرەتێک ناشرینە، هەر ئافرەتێک پیر و بەتەمەنە، مافی ئەوەی هەیە بە دڵی خۆی بڕازێنێتەوە زێڕ و مجەوهرات بەخۆی داکا. بەڵام ئەو ئافرەتانەی کە جوانن مافی ئەوەیان نییە کە زێڕ و گەو هەر بە خۆیانەوەکەن و خۆیان بڕازێنەوە. بەڵام با ناشیرنەکان بۆ قەرەبووکردنەوەی ناشیرنەکەیان خۆیان بە زێڕ بڕازێنەوە. ڕۆژی داهاتوو ئەو بڕیارە خوێندرایەوە کە چوونە بازار یەک ئافرەت نەبوو زێڕی پێوە بێت، چونکە کەس خۆی بە ناشرین نەدەزانی، کەس قبوڵی نەبوو لە ڕیزی ناشرین و پیرەکانە حساب بکرێ. ئافرەت تەمەنی چەند زۆر بێ هێشتا هەر خۆی بە گەنج حساب دەکات. بە یەک دێڕ سەیری کە هەستی میلەت گۆڕە، بەبێ لێدان، بەبێ گرتن، بەبێ غەرامەکردن. بۆیە ئادابی قسەکردنی سەرکردە و سەرۆکی وڵات لەگەڵ میلەتە ئەبێ زۆر وریای بێ، قسە فڕێ نەداتە بازاڕەوە، چونکە هەستی میلەت کە وروژە کورسی دەسەڵاتی ئەو دەخاتە مەترسیەوە. پێنجەمیان لەگەڵ ئینسانی بێدیندا بەڕێزان، ئەو کەسانی بێدینیشن دەبێ ئادابی قسەکردنمان لەگەڵیانە باش بێ. خوا بە فیرعەون دەفەرمێ ئینەهو تەغا. ئەگەر ئینسانێک بە کەسێک بڵێ کەسێک بەڕاستی بێدینە، بەڕاستی خوانە ناسە، بەڕاستی زاڵمە، ڕەبێ لە ئاستی خۆمان داوای پێ بڵین. فیرعەون ئەوەندە زاڵم بوو، ئەوەندە بێدین و کافر بوو، ئەوەندە بە ناڕەوا کاری دەکرد، خوای ڕەب العالەمین پێی دەفەرمێ ئینەهو تەغا. بەڕاستی لە سنوور دەرچووە فیرعەون. کەچی کاتێک کە موسا و هاڕون دەنێرێ بۆ لای، کە دەکەونە قسەکردن، خوا پێیان دەفەرمێ فەقولا لەه قەولە لەینا. ئەی موسا و هاڕون بە نەرمی لەگەڵی بدوێن، بە زمانی نەرم، بە زمانی شیرین. لەینا یعنی وەکو ئاو، وەکو ئاو نەرم بن لەگەڵیدا. لە ئاەتی پێشوودا دەفەرمێ لە سوورەتی تا ئاەتی 43دا ئینەهو تەغا. لە ئاەتی 44دا دەفەرمێ کە کەوتنە قسەکردن لەگەڵی ئاگاتان لێوێ لەگەڵ ئەو بێدینە کافردا، لەگەڵ ئەو تاغی و زاڵمەدا بە نەرمی بدوێن، زمانی زبر بەکار نێنن، قسەی ناشیرنی پێ نەڵێن، دەرونی بریندار مەکەن. بۆ چونکە قسەی ئەمە تۆ دەتەوێت ئامۆژگاری بکەیت، دەتەوێت لە ڕێبازێک لای دەی، لادان لە ڕێبازێک بۆ خۆی ناڕەحەتیە، بە ناڕەحەتێکتر لای مەبە. شێخ محەممەد متەوەلی شەعرایی بەڕەحمەت بێ لە تەفسیرەکەیدا دەفەرمێت زانانی پزیشکی لەم ئاەتەوە سوودیان وەرگرتووە. دەڵێن کەسێ پێویستی بە دەرمانە، دەرمانەکەش زۆر تاڵە، ناخورێ بە کەسەکەت، هەرچەندە لێتی فڕێداتەوە، بە تایبەتی لە مناڵە. ئەها زۆر شلوب هەیە، مناڵ هەرچە لوتیشی بگری بۆی خون ناچێت. ئێستا زانایان هاتوون دەڵێن نەرمی کە بەچی بشیرینێکە، ها شلوبی منداڵان هاتوون شلکی تێدەکەن، پرتەقاڵی تێدەکەن، موادی خۆشی تێدەکەن بۆی مناڵەکە بیخوا. هەل لە قورجی چوە خوارەوە ئیشی خۆی دەکات، تازە چارەسەری دەکات. نەسیحەت و ئامۆژگاریش وایە، تاڵە ناڕەحەتێکی هەیە، ئەبێ پێی قوت دەی، چۆنی پێ قوت دەدەی؟ بە تاڵی قوتی نادا، بە زبری قوتی نادا، ئەبێ نەرمی کەیتەوە، ئەبێ وەکو ئاو شنی کەیتەوە. ئەوەندە بە سۆز و میهرەبانیەوە لەگەڵ بێدینێکا بدوێی کە گوێت بۆ بگرێ. چەند جار ناڕەحەت دەبم بەوەی دەبینم کاسێک بانخوازێکی ئیسلامیە، مامۆستایەکی ئاینیە، لەگەڵ بێدینەکە دادەنیشە، هەر حەیای بێدینەکە دەبا کە خواوە نافەرمێ. ئەفەرمێ ئەوەندە ڕێز لەو بێدینە بگرێ و ئەوەندە بە نەرمی لەگەڵیا بدوێ، لانی کەم بتوانێت گوێ لە قسەکانت بگرێ، لانی کەم ئەوی ژوالێ نەکەی چوار قسە بە ئیسلامەکەی تۆ بڵێ لە بەرامبەرە ڕقی هەستێ. حتا تەنانەت ڕەخنەی نابەجێی کرد، بە عەقڵ جوابیدەوە، بە قسەی نەرم جوابیدەوە. پیاوێک هاتە لای زانایەکی ئیسلام لەبەر جەماعەتێکی زۆر زۆرە، وتی ڕەخنەم لە ئیسلام و لە قورئان هەیە. ڕەخنەم لە قورئان هەیە. مامۆستا ئاینەکە پێوت بۆچی کاکە ڕەخنە لە قورئان هەیە؟ وتی لەبەر ئەوەی شەراب عەرەقی حرام کردووە، بیرەی حرام کردووە، بۆ حرامە؟ دەی ئەو خوا بۆ پشتمان لێ حرام دەکات؟ ئەو قورئانەی ئێوە شتی نابەجێی تێدایە. وتی بەڵگەی عەقڵیت بۆ دێنمەوە مامۆستا. مامۆستاکە بە نەرمیەوە فەرمووی دەی بەڵگەکانت بڵێ. وتی مامۆستا ترێ حەڵاڵە یان نا؟ وتی ترێ حەڵاڵە. وتی ئاو حەڵاڵە یان نا؟ مامۆستا فەرمووی بەڵێ ئاویش حەڵاڵە. وتی خۆر حەڵاڵە و خوا بۆ ئێمەی داناوە یان نا؟ وتی بەڵێ خۆری شتێکی بسوود بەخشە و خوا بە ئێمەی بەخشیوە. وتی دەی کاکە عەرەق هەر ئەمەیە، ترێکە دێنی ئاوی تێدەکەی لەبەر خۆر دای دەنی تا دەترشێ و بۆ گەن دەبێت دەبێتە عەرەق و سەرخۆشت دەکات، کەواتە ئەم سێ حاڵەتە حەڵاڵە بۆ یەکسانی دەکەن بە حەرام. ئێمە بێڕەم بێت تووڕە بین. مامۆستاکە زۆر بەهێمنی وتی قسەیەکەت زۆر جوانە، بەڕاستی بەڵگەکانت جوانن، بەڵام منیش پرسیار لە بەڕێزت دەکەم لە مقابلی ئەوەدا وەڵاممدەوە. گەڵ مستێ خۆڵ بە هەر کەسێکی کەی ئازاریەدا؟ وتی نەخێر.
وتی ئاو بە هەر کەسێکی بیپڕژێنی مستی ئاو ئازاری دەدا وتی ناوەڵە وتی تیشکی خۆر لێت دەدا و لەبەر ئەو گەرمایشی دەتسووتێنەوە هەپڕون بە هەپڕون کا وتی ناوەڵە مامۆستاکە فەرمووی گڵ پاکەرەوەیە یان ناوەتی بەڵێ گڵ بۆ خۆی مادەیەکی پاکەرەوە هەتا سابوون دەست نەکەوت تۆزە گڵی دەست بێنە دەستی پێ ئاوا لێ بکە میکرۆبەکان دەست دەکاتەوە فەرمووی ئاو خاوێنکەرەوەیە یان ناوتی وڵا ئاوە خاوێنکەرەوەی خۆر خاوێنکەرەوەی بەڵێ تیشکی خۆر سەدان میکرۆبی زیان بەخش و بەکتریای زیان بەخش لە ناو دەبە فەرمووی دەی بەڕێزەکەم هەر ئەو خۆڵەی کە تۆ دەڵێ کە سەلامەتە و سوود بەخش و پاکەرەوەیە هەندی ئاوی بەسەراکە تاسەیەک گڵ بێنە ئاوی بەسەراکە بیکە بە خشتێک و لەبەر خۆر داینە تاوەشک دەبێتەوە بێنە بەسەری زەلامیشیادا گەر نەیکوشت بۆ دەیکوشێ خۆ ئەم سیانە هەرسێکیان سەلامەت و پاک و خاوێنم بۆ دەبنە خشتێکی بکوشت ئەوە عەرەقەکەی تۆش هەر وایە هەرسێکیان خاوێن و پاک و بەکەڵکن بەڵام یەکسان بوون بە شەراب وەکو خشتەکە زەلام دەکوژێ ئەمانش هەرسێکیان پاک و بێگەرد و خاوێن و سەلامەت بوون بەڵام کە بوو بە خشت زەلامێک دەکوژێ کابرا قسەی پێ نەما جارێشتر بێدینێک لە مامۆستایەک دەپرسێ مامۆستا ئافرەت دەبووە هەمووی حەڵاڵ بووە بۆ کچەکانی خۆمانمان لێ حرام دەکەن ئەم پڕەخنەیە زۆر بەهێزە بۆ ئینسانێک کە هەستی هەبێ وتی مامۆستا ئیسلامیەوە هەموو شتێکی لە خەڵق قەدەغە کردووە حتا پێمان دە کچەکانتان حرامە من حیف نییە کچەکەی خۆم دەمە خەڵک بۆ خۆم نەبێ خۆم پەروەردەم کردووە وتی آخر ئەم قسەیە لە بەڵگەی چیەوە دەڵێ وتی شەراب و عەرەق بەرهەمی ترێ بەچکەی ترێ نییە بۆ ترێ حەڵاڵە و بۆ شەراب حرامە و عەرەق حرامە مامۆستای بەڕێز فەرمووی مامۆستا فەرمووی کچیش بەرهەمی دایکە کچیش بەرهەمی دایکە شەراب بەرهەمی ترێیە ترێەکە حەڵاڵە بۆت بەڵام شەرابەکە حرامە کچەکەشت بەرهەمی دایکەکەیە دایکەکە ئەسڵەکە حەڵاڵە بۆت بەڵام بەرهەمەکەی حرامە کابرا قسەیەکی پێ نەمایەوە بۆیە ئێمە لە مەجالی فکریشدا لەگەڵ نایارەکانماندا مەجالی قسەی تاڵمان نییە پێیان بڵین ئیسلام ڕێگەمان پێ نادا دوای تەواوبوونی منازەرە و گفتوگۆکە دەتوانین بڵین ئەگەر قەناعەتمان بە فکری یەکیش نەبێ هاوڕێیەکی تازەمان پەیدا کرد مەجالی سەلام و کەلامێکی داهات و بێڵینەوە شەشەمیان قسەی خۆش لەگەڵ هەموو خەڵکیدا وقولوا للناس حسنا قورئانی پیرۆز پێمان دەفەرمێ بە جوانترین قسە لەگەڵ هەموو کەسا بکەن بە جوانترین شێوە و قسە بدوێن بەتایبەتی ئەو کەسانی کە لەگەڵ خەڵکا تێکەڵاون شۆفێری پاس بیان تەکسیبی چەند جوانە قسەد نەرم و خۆش بێ لەگەڵ ئەو سەرنشینانەکە لەگەڵ تا سەر دەکەون کەسێک پێت دەپرسێ و شارەزای شوێنێک نیە چەند جوانە بە نەرمی جوابی بدەیتەوە قسەد ڕەغ نەبێ کارمەندی دائیرەیەک جوانی و ناشیرنی حکومەت لەو کارمەندەدا دەردەکەوێت کە ئەویش دەبێت ماف و موچەی پارێزراو بێ چەند جوانە کارمەندێک قسەی شیرین بێ کاکە تۆ موچە جاری وای وەرناگری من خەتای منی هاوڵاتی چێکە دێمنە شارەزای دایرەکەم چەند خۆشە خەڵک ڕەحمەت بۆ دایک و باوکت دەنێرە کە کارمەندی دایرەیەک زمانی شیرنە لەگەڵ خەڵکە دوکاندارێک خواڕستی فراوان دەکات کە زمانی شیرنە لەگەڵ مشتریەکاندا مامۆستای قوتابیان و خوێندکارانمان چەند جوانە مامۆستا زمانی شیرین بێ چەند تەلەبە ئەو مامۆستایان خۆش دەوێ کەوا زمانیان شیرینە کە قسەیان خۆشە کە ڕوویان گەشە مامۆستای ئاینی دکتۆرە کە قسەی خۆشە کە زمانی شیرنە لەگەڵ نەخۆشەکانی دەبزانە خەڵک چۆن ڕووی تێدەکا هەر بە قسە خۆشەکانی بەشێک لە شیفاکەی بۆ دێ کە گوێت بۆ دەگرێت کە وەڵامی پرسیارەکانت دەداتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی لە بەهەشتا ژووری وا هەیە لە ناوەدا دەنیشی دەرەوە چاولەیە لە دەرەوە دانیشی ژوورەکەت چاولەیە ئەو زمانە شوشە نەبووە ئەم خانووی شوشەی کە ئێستا ئیسلام پێمان دەڵێ موسڵمان هەوڵی ئەوە بدە وەکو بەهەشت لێبێ ژیانت ئەو کاتە بەس قوڕ و دیوار هەبووە فەرمووی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو بەهەشتە کۆشکی وای تێدایە لە ژوورەوە دەرەوە دەبینی لە دەرەوە ژوورەوە دەبینی ئێستا ماڵی وا هەیە هەمووی شوشەی کراوەیە فەرمووی لە بەهەشتی شاخانووی ئاواتان بۆ دروست دەکرێت قەت سەحابە شتی وایان نەبینی بوو نەبیست بوو فەرمووی بۆ کسێ کەسە لیمەن ئەطاب الکەلام بۆ کەسەی زمانی شیرینە و قسەی خۆشە لەگەڵ خەڵکە وأطعم الطعام بۆ ئەو کەسەی سەخی تەبیعەتە و خواردن دەدا بە خەڵک وبات قائما والناس نيام بۆ ئەو کەسەیە کە شەو نوێژ دەکات لە کاتێکا خەڵک نووستون سەیری کە قسە شیرینی و زمان شیرینی لەگەڵ شەو نوێژ و بەخشندەیدا حساب کردووە ئەم سیانی بە یەکەوە حساب کردو خۆ تۆ گە پارەت نەبێ و شەو نوێژت پێ نەکرێ تخوا حیف نییە زمانیشت شیرین نەبێ لیناسی بۆ هەموو خەڵکی مەڵێ فڵان کەس نوێژ نەکەرە مەڵە فڵان کەس عەرەقخۆرە مەڵە فڵان کەس زیناکارە مەڵە فڵان کەس بەدکردارە لیناسی ئینسانە خوا دەفەرمێت لەگەڵ هەموو کەسا با زمان شیرین بێ لەگەڵ هەمووڵە بەخوا چاکم تەزان ئەو بێدینە بێدینیش بێ با زمان شیرین بێ لەگەڵ هەموو خەڵکیدا با قسەت باش بێ
پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ قسەیەک مەڵێ کە خەڵک بێزی لێ بکاتەوە فەرمووی لا یەقولەن ئەحەدوکم خەبوثەت نەفسی با کەس نەڵێ لە ئێوە وەڵی زۆرم خوارد بوو دوێنێ بەخوا مەعیدەم گەنیوە گەدەم بۆ گەنی کردووە فەرمووی قسەی وا مەکەن ولكن ليقل لقست نفسي بڵێ دڵم تێک هەڵاو دەهات جاری وایە کابرا لەسەر خواردن وا خەڵک نان دەخوا باسی شتی وا دەکا وەڵی خەریکە دەڕشێیتەوە ئەدەبی قسەکردن هێشتا فێر نەبووە لەگەڵ ڕێزم بۆ جەنابتاندا فەرمووی بەقەد مەڵێ مەعیدەم بۆ گەنی کردبوو گەدەم گەنی بوو فەرمووی وا مەڵێ بڵێ دڵم تێک هەڵاو دەهات دڵم بەیەکا دەهات با بەرامبەرەکەت بەم قسەی تۆ بێز نەکاتەوە تووشی ناڕەحەتیەک نەبێ و تێزێکی بۆ نەیە بەڕێزان و خۆشەویستان ئاگامان لێبێ ئیلەیه یەصعەد الکەلیمو الطەیب والعەمەل الصالح یەرفەعه قورئان باسی دوو شت دەکات باسی عەمەل و قسە لە باسی قسەدا دەفەرمێ گفتاری شیرین و بەجێ و جوان و دروست هەر بۆ لای ئەو زاتە بەرز دەبێتەوە یعنی هەر کە قسەیەکت کرد خوا ئەوەندەی پێ خۆشەکە قسەکە جوان بێت ڕێک بۆ خۆی باڵ دەگرێ بۆ لای خوا بەرز دەبێتەوە عەمەلی صالحیش یەرفەعه خوا بەرزت دەکاتەوە پێی یان خوا خۆی بەرزی دەکاتەوە واتە بەقەدەر عەمەلی ساڵح و کردەوەی چاک قسەی جوان ڕێزی هەیە باسی بەهەشتمان قورئان بۆ دەکات دەفەرمێ ئیمانداران إن الله يدخل الذين آمنوا وعملوا الصالحات جنات تجري من تحتها الأنهار الله بۆ خۆی واتە بەهەشت ڕەحمەتی خوایە خوا خۆی دەبەخشێ بەهەشتەکەی بە ئیمانداران بەو کەسانی عەمەلی ساڵحیان کردووە لەگەڵ ئیمانەکەیاندا باخ و باخاتێک کە ئاو بەژێریا دەڕوە واتە نیشتە جێبوون ماڵ و حاڵێکی خۆش پڕسە و زایی و باخ و باخات و ئاو يحلون فيها من أساور من ذهب ولؤلؤا خشڵیان پێ دەدرێ لە بەهەشتا ژن و پیاو بازنیان پێ دەدرێ ملیوانکەیان پێ دەدرێ شتی ڕازاوایان پێ دەدرێ بە بێ جیاوازی واتە نەک هەر ژنێتی پیاوی شەیەتی پێغەمبەری خوا دەفەرمێت تبلغ الحلية من المؤمن إلى حيث يبلغ الوضوء دەست نوێژەکە تا شوێ ئاوی بەرکەوت پێ تا ئەو شوێنە خشتی ڕازاوی زێر و گەوهەر و مرواری لەدەست دەکرێت بۆ ژن و بۆ پیاو ولباسهم فيها حرير خوا دەفەرمێ جلوبەرجیان ئاوریشمە کەواتە سێ شت بە یەکەوە جوانە ماڵ و حاڵی ڕێک و پێک جلوبەرجی باش و نەرم و خۆش هەروەها خشڵ و ڕازاننەوە کەواتە کەمالیات حرام نییە کەسێک کەمالیات بەکاردێنێ یا ماڵەکەی کەمالیاتی تیا بەکاردێنێت لە حرام نییە لە بەهەشتیشە هەیە وهدوء إلى الطيب من القول سرنجي ما تبدأ لدعاء دعاء ولا فرمي لبهشتا هداية دراهم ولا جوان ترين قصة وهدوء إلى صراط الحميد هداية دراهم وصر راس ترين ريبازك الريبازي خوي برودقالا كواتا ئەم ئاەتە قورئانێ پێمان دەڵێ هەموو زێڕ و گەوهەر و مرواری و شتی بە نرخی دنیا پێشکەش بە خێزانت کەی پێشکەش بە مناڵت کەی ئەگەر قسە لەگەڵ یا شیرین نەبێت تامی نییە ئەو بەهەشتە لەگەڵ ئەو هەموو ڕازایەدا خوا باسی قسەی خۆش دەکات بە قسەی خۆش و نەرم و شیرینەوە بەهەشت جوانە بە قسەی شیرینەوە جوانە هەروەها ئەم ئاەتە پێمان دەڵێ من وا تێدەگەم والله ئەعلەم دەفەرمێت منعی گەنجانتان مەکەن بە تایبەتی کوڕان کە خوا دووشتی لەسەر حرام کردوون جلی ئاوریشم لەگەڵ بەکارهێنانی خشتڵی زێر بەڵام لە بەهەشتا گەنجانی ئێمە مەلیوانکەیان لەملایە گەنجی ئێمە بازنی لەدەستایە کەواتە ئەگەر لە دنیادا گەنجێک حەز دەکا مەلیوانکەیەکی لە ملا بێ ناوی خۆی لێ نووسیوە لە زیو دروست کراوە لە مادەیەکی غەیری زێر دروست کراوە یان زێڕی خالیز نییە و مشەوەهە بە شتێ تر یان بازنێکی لەدەستایە وامەزانێت دیسکۆ و سەرسەریە بەداخەوە ئێمە هێشتا ئەو زوڵمەش لە گەنجانمان دەکەین گەنجی وایە ناوێت تەسبیحێک لە ملکە ناوێرە ملیوانکەیەک لە ملکە مامۆستا بۆ لە مزگەوتێک دوێتێ دەرێ کاکەوە شوێنی پیاوی موسڵمانە تۆ ئەمە چیە لە ملتدایە یەخۆ سەلیبی فەقیر لە من نەکردووە تەسبیحێکی لە مل کردووە ملیوانکەیەکی لە مل کردووە بازنێکی لە دەست کردووە لەوە چێ ناوی خۆی لە نووسیبێ دڵی پێ خۆش دەبێ گەنجە ئیسلام فەرمی بەس زێڕی خالیس نەبێ ئەوەی تری مادەم لە بەهەشتا خوا بە گەورەی خۆی بۆ ژن و پیاوی دروست کردووە کەواتە جنسی نێریش وەکو مێینە مافی هەیە لە خشەڵ لە خۆڕازانەوە مادەم دڵی پێی دەکرێتەوە حەزی پێیەتی باوکو دایکی بەڕێز دەی مەنع مەکە وامەزانەوە ئیشی بێدینەکانە ئیشی ئەهلی مزگەوت نییە ئیشی گەنجی قورئان خوێن نییە مادەم قورئان وای فەرموو با ئێمەش ئەو خۆشیانە لە گەنجەکانمان حرام نەکەین و هەستیان بریندار نەکەین و لاڕێیان نەکەین بە زمانی شیرین بەرەو دینی خوا و مزگەوت بیانهێنین کۆتا قسەم ئەوەیە بنەمای گرنگ لە ئادابی قسەکردنە ئەوەیە مەرج نییە ئەوەی دەیزانی بیڵێ بەڵکو ئەوەی دەیڵێ گرنگە بیزانی بزانی چ دەڵێ ئەینا شەر نییە هەرچی شتێکت زانی بتوانی لە هەموو شوێنێکە واجب بێدەری ببڕی بەڵام خۆزگە ئەوەی دەمانگوت دەمانزانی دڵێن چی مەرج نییە هەرچی حەق بێ بیڵێ بڵێ مادام قسەکە حەق هەدەبێ بیڵێم
بەڵام خۆزگە ئەوەی دەمانگوت حەق دەبوو ئەوەی لە دەممان دەردەچوو حەق دەبوو خوا هیدایەتی هەموو لایەکمان بدا یا ڕەبی خوای گەورە ئادابی قسەکردن فێر بین و کاری پێ بکەین بەختەوەری دنیا و قیامەتمان کەی خوای پەروەردگاریا شافی یا ئەڵڵا شیفای نەخۆشەکانمان بۆ بنێری یا ڕەبی خوای شیفای نەخۆشەکانمان بۆ بنێری ئەوانەی جەستان نەخۆشە شیفایان بدەی ئازاریان لەسەر لابەری ئەوانەی دەرونیان ناڕەحەتە خوای گەورە شیفای دڵ و دەرونی خەمباریان بدەی زەردەخەنە بخەیتە سەر لێوەکان فرمێسکەکان لابەری ئەو قوتابیانەی کە دەرچوون ئەو خوێندکارانەی نمرەی بەرزیان بەدەستێناوە یا ڕەبی خوای لە قیامەتیشا هەر ئاوا دڵخۆشیان کەی لە قۆناغەکانی داهاتووی ژیانیاندا ئومێدی سەرکەوتنی زیاتریان بۆ دەخوازین ئەو قوتابیانەی کە دەرچوون ئەو خوێندکارانەی کەوا ناڕەحەت بوون بە ئومێدی خوا ئەمە شکست نابێ بۆیان یا ڕەبی خوای سەرکەوتنی گەورەتریان لە کۆتاییدا پێ ببەخشی هیممەتیان بەرزکەیەوە ورەیان بەرزکەیتەوە بەهانە و هاواریانەوە بێ دوعاکانیان وەرگری یا ڕەبی خوای گەورە عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بژێڕی کوردستانمان پارێزراوکەی لە ناحەزان و نەیارانی کورد و کوردستان و مسلمانان بمان پارێزی عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بژێڕی بە بەهەشتە ڕازاوەکە شادمانکەی لە ئاگری دۆزەخ و عەزابی قبر بە دوورمانکەی آمين آمين والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون